لە ساڵی 2017 دوایین ئاماری قوربانیانی مین تا ئێستا 10 کەسە 6 کەس ژیانی لەدەستدا و 4 کەسیش برینارە لەو نێوەندەدا 2 کارمەندی یەکێک لە کارمەندەکانی دەستگای مین و لەگەڵ یەکێ لە کارمەندی ڕێکخراو نێودەوڵەتەکان بەداخەوە شەهید بوون. تا ئێستا ئامارەکە ئەوەندە لە بەردەسە نازانین لە داهاتوە چی بەسەرم ئامارە دێ، بەڵام حتمما هۆکاری ئەم ڕووداوانە بەداخەوە بەشی زۆری ئەتوانین بڵێن پابەت نەبوونی هاوڵاتیانە بە ڕێنمایەکانی دەستگای گشتی کاروباری مین، چونکە ئێمە لە هەموو ئەو شوێنانەی کە کێڵگەی مینن و شوێنی مەترسیدارن تابلۆی ئاگادارکردنەوە و نیشانە ڕێژی کراون و هاوڵاتیان ئەزانن ئەگەر بڕوان نە شوێنەکە ئەزانن بەهۆی ئەو تابلۆ ڕێنمایانەی کە لەو ناوچەیە هەیە ئەم شوێنە شوێنی مەترسیدارە و کێڵگەی مینە و نزیک بوونەوە لێی حتمما ڕووداوی تیاڕوئەدا. ئەمە بەشێکی سەرەکیە لە هۆکارەکان، بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پابەت نابن بە ڕێنماییەکانی دەستگاوە و ئەم سنوورانە تێ ئەپەڕێنن جا بە هەر هۆکارێک بێ بەشێشی بە دوای مەڕووماڵات و لە وەرگایە دەگەڕێ بەشێشی هەندێکی بۆ بابەتی کوشت و کاڵیە، هەندێکی بە دوای شتا ئەگەڕێن، هەندێکی بۆ دارهێنان و کۆکردنەوەی گژوژیا و ئەو جۆرە شتانەیە دەچنە ناو ئەو کێڵگە مینانەوە.